ئەندازیاری دابشکردنی سووریا و شەڕی حەڵەب کێ بوو؟ ئەو سەرمایەدارە ئەمریکی بە ئەندازیاری ڕووداوەکانی سووریا ناسراوە کێیە؟ بۆ هێندە ناوی دێت؟ پەیوەندی با ترامپۆ چییە؟ چۆن دۆخی سووریای گۆڕی؟ تۆم باراک سەرمایەدار و بەرهێنەرێکی ئەمریکیە، بەڕەگەز خەڵکی لوبنانە و خۆی لە ئەمریکا لەدایک بووە، تەمەنی 79 ساڵە، بە پەیوەندیە نزیکەکانی بە سعودیە و ئیمارات ناسراوە، خاوەنی زیاتر لە 600 ملیۆن دۆلارە بۆ بەرهێنان لە کەرتی خانوبەرە دەکات. دۆستێکی نزیکی سەرۆکی ئەمریکایە کە ئەندازیاری دروستکردنی پەیوەندی سعودیە و ئیماراتە لەگەڵ ئەمریکا. باراک عەرەبیزانێکی باشە، ماوەی 40 ساڵە دۆست و هاوڕێی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکایە. ساڵی 2021 حکوومەتی ئەمریکا تۆمەتباری کرد بەوەی وەک بریکارێکی نایاسایی بۆ ئیمارات کاری کردووە. هەوڵی داوە کاریگەری دروستکات لەسەر بڕیارەکانی سیاسەتی دەرەوەی ئیدارەی ترامپ لە بەرژەوەندی ئیمارات، بەڵام لە کۆتایی ساڵی 2022 لە هەموو تۆمەتەکان بێبەری کرا. ئەو لە خولی دووەمی سەرۆکایەتی ترامپدا وەک نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و لوبنان دیاری کرا، بە کەسێکی نزیک لە سەرۆکی وڵاتانی سونی ناسراوە. ڕەنگە هەر ئەوەش هۆکار بێت بۆ دیداری ئەبوو محەممەد جۆڵانی ترامپ لە سعودیا لەگەڵ دەستپێکردنی شەڕی شێخ مەخسوود و ئەشرەفی حەڵەبیش زۆرترین جار ناوی دێت و وەک ئەندازیاری داڕشتنەوەی سووریا ناوی دەبرێت. ئەم پیاوە سەرکەچەڵە بە تەمەنە دکتۆرای لە یاسادا هەیە و لە ساڵانی هەفتاکاندا وەک پارێزەر لە سعودیەکاری بۆ کۆمپانیەکی ئەمریکی کرد. بەهۆی زانینی زمانی عەرەبی متمانی زۆری بەرپرسە عەرەبەکانی بەدەستێنا، لە ژیانیدا 3 جار هاوسەرگیری کردووە و باوکی 6 منداڵە. لە کابینەی دووەمی ترامپدا بەهۆی کاریگەری دادگایەکانی پێشتری کە باسی خوڕی تۆمەتبار کرابوو نەیتوانی پۆستی وەزیر وەربگرێت. خۆشی زۆرتر حەزی بە ڕاوێژکاری دەرەکیە. باراک ئەندازیاری ڕێکەوتنەکەی سووریا و ئیسرائیل بوو لە پاریس و کە بە دوایدا شەڕی گەڕەکەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە لە حەڵەب دروست بوو. بەشێک لە میدیاکان دەڵێن باراک مۆڵەتی داوە بۆ هێرشی سەر ئەو دوو گەڕەکە لە بەرامبەر ڕادەستکردنی باشووری سووریا بە ئیسرائیل، بەڵام ئەو خۆی وەک نێوەندگیر و پیاوی ڕێکەوتنەکان نمایش دەکات.